بەرەو دنیاکەمان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن بەرەو سەڵتەنەتی دڵ لە ڕابردووەوە تا ئەمڕۆ میلەتانێکی زۆر وەکو لایەنێک لە لایەنەکانی هاوسەنگی نێودەوڵەتی شوێنە جیاوازەکانی دنیا و کۆمەڵگە جۆراوجۆرەکانیان بەڕێوە برد مەگەر هەرخوا بۆ خۆی بزانێت چەندی تریش لە داهاتوودا هاودەم لەگەڵ ڕووکایەکی شارستانیەتی نوێ و شانەیەکی کلتوری تازەدا دەردەکەون هەریەک لە ڕۆما و میسر و یۆنان و چین و هیندستان و تورکستانیش لەوڕۆوە کە دایکایەتیان بۆ چەندین شارستانیەتی جۆراوجۆر کردووە بە نەخشێکی گرنگی ئەم چەندراوەدا دەنرێن ئەو نوێنەرایەتیە بەرز و مەزنەش کە ئیسلام بە درێژایی چەندین سەدا لەسەر ئاستی چەند کێشوەرێک و لە شێوەی لایەنێکی بەهێزی هاوسەنگی گشتیدا دەری خست خاوەنی سیفەت و قوڵی تایبەت بەخۆیەتی هەموو ئەو لووتکە مێژوویانەی تا ئێستا بینراون پێکەوە و لە هەمانکاتدا ڕوویان نەداوە هەروەک لە ڕووی مادی زەویشدا دەبینرێت جاروبار لووتکەکان لەگەڵ دەشت و بان و کەناری دەریاکان و چاڵ و دۆڵە قوڵەکانیش لەگەڵ شاخ و چیاکان شوێنی یەکتریان گۆڕیوەتەوە ئەوانەش کە یەک هاتوونەتە سەرتەختی شانۆ یەک سراونەتەوە و نەماون ڕۆیشتوان کەسانی نوێیان بەدوادا هاتووە و هەمیشە مێژوو خۆی دووبارە کردوەتەوە بەڵێ لە کاتێکدا زەمانە وەک سێڵاوێک شەپۆلی داوە چەپکە گوڵی سەرکەوتن و ئایندەی گەشی پێشکەش بە هەندێک کردووە و مۆری ژێرکەوتن و لە ناوچوونیشی بە هەندێکی ترەوە ناوە لەمڕۆوە لەوانەیە هەندێک میلەت لە یەک کات و سەردەمدا ژیابن بەڵام کاتێک هەندێکیان لەم لووتکەی سەرکەوتن بۆ ئەو لووتکە فڕیون هەندێکی تر لە کەندەڵانەکانیشدا چاڵێکی ئەمینیان نەدۆزیوەتەوە سەری خۆیانی تێدا کس بکەن بۆیە هەروەک چاخەکانی ناوەڕاست سەبارەت بە هەموو میلەتان بە تاریک دانانرێت لەم سەردەمی زانست و تەکنەلۆجیایەشدا کە ئێستا تێیدا دەژین مەرج نییە سەبارەت بە هەموو کۆمەڵگەیەک ڕووناچی بێت بەڵێ هەمیشە دووبارە بوونەوە مێژوویەکان تا ئەندازەی لە یەکچوون بە دوای یەکتردا هاتوون و لووتکەی سەرکەوتنەکان جارێک لێرە و جارێک لەوێ گاه لەم سەردەم و گاه لەو ڕۆژگار هاتوونەتە مەیدان هەرگیز نەبەرز بوونەوە و نەنزم بوونەوەکان لە یەک کات و لە یەک کیشوەردا ڕوویان نەداوە لە ڕاستیدا ئەم ڕۆژ هەمان شت ڕوودەدات ئەمێستا کاتێک پێدەخەینە سەدەی 21ەمەوە هەندێک لەو میلەتانەی کە پێش سەردەمی خۆیان کەوتون قاچێکیان لەسەر مانگ و قاچەکەی دیکەیان نازانم لەسەر چه هەسارەیەکی ترە و جیاوازیەکی سەرسوڕهێن نیشان دەدەن لە هەمان کاتدا و لەو جێگایانەی تری زەویدا کە تاریکە دنیایەک بەدبەخت هەن کە هێشتا لە ناو دەشتەچێتی و زەبوونی 1000 ساڵ لەمە و پێشدا دەتلێنەوە لەمە دووە شارستانێتیەکان چەند بڵاو ببنەوە و تەکنەلۆجیاش چەند پێش بکەوێت هێشتا هەر هەندێک لە کیشوەرەکان بەهۆی کۆچی مێشکەوە ئاوەدان و پێشکەوتوو دەبن و هەندێکی تریش لە ئەنجامی ڕاکردنی مێشکەکان لە بناغەوە دەکەوێتە لەرزین هەندێک ناوچە وەک ئەوەی چەقی بەڕێوەبردنی هاوسەنگی نێودەوڵەتی بن هەمیشە دەست لە هەموو کەسێک و هەموو شتێک وەردەدەن و هەندێکی تریش هەردەم لە ئەنجامی دەستێوەردانە دەرەچیەکان دەچەوسێنەوە ئەگەر ڕەشەبایەکی پێچەوانە هەڵ نەکات و ئەو شتانەش کە تا ئێستا بەدەست هاتوون بە شێوەیەک لە شێوەکان نەدرێن بەدەم باوە نابێت هەرگیز گومان لەوە بکرێت کە لە داهاتوێکی نزیکدا مرۆڤی ئێمەش بە تایبەتی نەوەلاوەکانی دەبن بە هەزرە بڕیاردەرەکانی دوای هەزارەی دووهەم بەڵێ نەوەکانی ئەمڕۆ کە کەوتونەتە ڕێ لە ئێستاوە وەک ئەوەی تۆڵە لە بەشخوراوی و ستەم لێکراوی و چەوسانەوەی خۆیان بکەنەوە هەژان و کرژی مێتافیزیکی تیایاندا ڕاپەڕیوە و پەیامی زۆر گرنگ پێشکەش دەکەن سەبارەت بەوەی کە لە دوای هەزارەی دووهەم و لەسەر ئاستی گشتچین و توێژەکانی کۆمەلگا نوێبوونەوەی تەواو جددی بەڕێوەیە ئیمان و هەوڵ و دامەزراوی و عشقی حەقیقەت و بیرکردنەوەی سیستەماتیزەکرا و کە هەر یەکەیان هێزێکی ماتەوزەن کاتێک وادەی خۆیان هات یەک میوەی خۆیان دەبەخشن و
بە یەکجار تامی زیندووبوونەوەی دوای مەرجێکیان پێدەچێژن کە هەموو بەشەکانی ژیان دەگرێتەوە. ئەم جۆرە لە زیندووبوونەوەی دوای مەرگ کە بە ئەندازەی مێژووی مرۆڤایەتی کۆنە و بەڕووی سپی چارەنووسی ئەو دادەنرێت. لەم ڕۆماندا چوارچێوەکەی زیاتر لەلایەن ئاستی بیرکردنەوە و کللتوری مرۆڤی ئەم ڕۆژگارەوە و قۆڵی مرۆڤیەتیەکەی و فراوانی دیوی مێتافیزیکیەکەیەوە دیاری دەکرێت. ئەم چرخە کاتێک بەرەو سەدەی 21ەم دەهات بوو بە مەیدانی ماندوێتی و دوودڵی و ئەندێشە و داڕمان. دۆخێکی لەم شێوەیە هەرچەندە هەندێکی بەرەو نائومێدی و خەیاڵشکان ڕاپێچ کرد، وەلێ لەوانەدا کە بە تەواوەتی تەسلیمی تاریکی نەبوون، بە ئەندازەی سەربەستی ویژدان و ڕوونی بیرکردنەوەیان غیرەتی میلی و هەستی دڵسۆزی وروژاند و لە ئەنجامدا بوو بە هۆکارێک بۆ پێگەیشتنی چەندین توانە و لێهاتنی وە کە لە ئاستی بلیمەتیدان. بە تایبەتی ئەم دۆخە لە وڵاتانی جیهانی سێهەمدا ڕۆڵی شەیپورێکی بینی و چەندین زیندووبوونەوەی یەک لە دوای یەکی هێنایە پێش. لەمڕۆوە ئەم چرخە ئەیفرید ئاسایە هەم دایکایەتی بۆ کۆمەڵێک خراپەکاری وا کرد کە تا ئێستا هاوشێوەی نەبینراوە، هەم دەوری ڕامپایەکی بە مەبەستی بەرزبوونەوەیەکی ستونی و بەندەرێک بە ئامانجی کرانەوە بینی سەبارەت بە میلەتانی وەک ئێمە. ئێستا ئەو تاقەشتەی دەکەوێتە سەرشانی ئێمە ئەوەیە هاوڕێ لەگەڵ هەستێکی جددی بەرپرسیارەتیدا و بێ ئەوەی هیچ کاتێک بە فیڕۆ بدەین بەپەلە بۆ جێکردنەوەی خۆمان لە هاوسەنگە نێودەوڵەتیەکاندا ڕابکەین. خۆی لە خۆیدا ئەگەر ئامانجێکی لەم جۆرە نەبێت، بەم حاڵەی ئێستامانەوە نەکەر پێشکەوتن، بەڵکو تەنانەت گەیشتنیشمان بەداهاتوو مەیسەر نابێت. بەڵێ، ئەمڕۆ ئێمە تەنها دوو بژاردەمان لە بەردەمدایە، یان خەبات و زیندووبوونەوەیەک تا ئەندازەی مردن، یان خۆمان لە باوەشی حەسانەوە و پاڵدانەوە بەهاوین و خۆمان ڕادەستی مەرجێکی هەمیشەیی بکەین. قورئانی پیرۆز هەمیشە ئەم هەبوون و نەبوونەمان پێشچاو دەخات و هەردەم ئامۆژگاریمان دەکات خۆمان نوێ بکەینەوە و بە تازەیی بمێنینەوە. إن يشأ يذهبكم ويأتي بخلق جديد. ئەگەر بیەوێت ئەوە ئێوە لە ناو دەبات و ناتان هێڵێت و کەسانی تازە دەهێنێتە کایەوە. إن يشأ يذهبكم ويأتي بخلق جديد. ئەگەر بیەوێت ئێوە لە ناو دەبات و کەسانی تر سەر لە نوێ دەهێنێتە کایەوە. وإن تتولوا يستبدل قوما غيركم ثم لا يكونوا أمثالكم. جا ئەگەر ئێوە پشت هەڵکەن لەم دین و بەرنامەیە، خوا کەسانی چاکتر لە ئێوە دەهێنێتە مەیدان کە بە هیچ شێوەیەک لە ئێوە ناچن و وەک ئێوە نابن. و ئاەتەکانی تری هاوچەشنیان کە بەم ئاراستەیەدا نازڵ بوون. پێم وایە ئەوەندە بەس بێت بۆ ئەوەی لەم ڕووەوە بیرۆکەیەکمان پێ بدات. لەم ئاەتانەدا ئەو کەسانەی لا دەبرێن ئەوانن کە نەیانتوانیوە خۆیان نوێ بکەنەوە و سەرکەوتون نەبوون لە مانەوەیاندا بە تازەیی و مافی ئیمانداریەتیان بە تەواوەتی نەداوە و کۆمەڵێک ڕۆحی مردوون کە جیهانی ناوەوەیان ژەنجی گرتووە. ئەگەرێکی بەهێز هەیە کە ئەمانە سەرەڕای ڕەچاوکردن و جیاکردنەوەی ئەو ئیمان بەخوایی کە لە دڵیاندا هەیە ببن بە خەڵکانێکی جیهانی سێم. ئەوانش کە دەهێنرێن ئەو نەوە نوێ و ئەو کۆمەڵە پیرۆزەن کە بە درێژایی چەندین سەدەی ڕەبەق لەم دنیا پڕ لە خەم و خەمگینەی ئێمەدا هێندە دەمەزەرد بوونەتەوە کە هێزی مێتافیزیکیان پەرەی سندووە و کاندیدن بۆ ئەوەی مرۆڤی ئێمە کە هەتا ئەمڕۆ بچووک تەماشاکراوە و سوکایەتی پێکراوە بەرز بکەنەوە بۆ بەهایەکی ئێجگار مەزن. هەتا ئەمڕۆ ڕۆژئاوا بەهادینیەکانی خۆی و ئامۆژگاریەکانی حەزرەتی عیسای پشتگوێ خست و جەنگ و کۆیلایەتی و کۆلۆنیالیزمی بۆ گشت کیشوەرەکان بە دیاری برد و لە ئەنجامیشدا ڕووی جیهانی بەجارێک تاریک کرد. لە ئێستادا ئەو لە ناوەڕاستی دار و پەردووی پاش خاپوورکردن و وێرانکردنی دنیای معنەوی ناودڵی مرۆڤەکاندا هەمیشە کابوس دەبینێت و لە هەمبەر ئەو ژیریە ساغ و بیرکردنەوە ئازادانەش کە لە هەموو جێگایەکدا سەر هەڵدەدەن لە ترس و لەرز و ئەندێشەدایە. جگەلەوەش
لەبەر ئەوەی بە تەواوەتی نازانێت لەکوێدا هەڵەی کردووە تا بڵێیت بێچارە و لەرزۆکە و لە بەرامبەر مشتە کۆڵە گریمانکراوەکانی ڕای گشتی کۆمەلگاکانی ناوخۆی کە لە ئێستادا خۆیان بۆ هەڵکوتینە سەری ئامادە دەکەن هەڵدەلەرزێت. ئەو کاتێک لە حاڵێکی بەزەیی بزوێنی لەم جۆرەدایە لەبری ئەوەی بەخۆیدا بچێتەوە و لێپرسینەوە لە خۆی بکات کەچی بەرەو خۆشگوزەرانی و هەرزەی و چێژە جەستەییەکان پاڵ بە خەڵکانەوە دەنێت و لە پێناو خۆت زینەوە لە جێژاوەکانی ئەمڕۆ هەوڵێکی بەرگری کارانە دەدات. گەرچی ئەم دنیاە جارێک لە ڕێگەی سەرکەوتنە زانستی و تەکنەلۆجیەکانەوە هەوڵی ئاسوودەکردنی خۆی دەدات و جارێکی تریش دڵنەوایی خۆی بە سەروەت و خۆشگوزەرانی دەداتەوە، بەڵام ڕوون و ئاشکرایە کە هیچ یەکێک لەمانە بەختەوەریەکی هەمیشەیی بە ئادەمیزاد نابەخشن و ناتوانن وەڵامی داخوازیەکانی ئارەزووی ئەبەدیەتی ناخی مرۆڤ بدەنەوە. لەمڕۆوە ئەو هەر شتێک کە وەکو چارەسەر پێشکەش دەکات ئەوەندەی تر ئاسۆی مرۆڤایەتی تاریک دەکات و هەرزەیی زیاتر دەخاتە سەر هەرزەیی ڕۆحی. با هەنووکە ئەو لە بەرامبەر ئەو بۆشایی و تەنگژانەی کە لە ژیانی کۆمەلگادا سەریان هەڵداوە و دەرەنجامی ئەو هەڵە گەورەیەیە کە ئەنجامی داوە هەر بە زانست و تەکنەلۆجیاوە بنازێت و بە زەوق و سەفا هەوڵی دڵدانەوەی خۆی بدات، یاخود چاو ببڕێتە قوڵاییەکانی بۆشایی ئاسمان و بەدەم گەڕان بە دوای ئەو ڕوح و مەعنایەدا کە لە ناودڵی خۆی داونی کردووە لە جێگای هەڵەدا تەمەنی خۆی بەفیڕۆ بدات. بەڵام ئێمەوە بۆ 1-2 سەدە دەچێت کە هەست بە جۆش و خرۆشی خێراترین و ڕێکوپێکترین گەڕانەوە دەکەین بەرەو ڕۆحی خۆمان. ئەم گەڕانەوەیە خێراتر و ڕێکوپێکترە لە هەموو ئەو گەڕانەوانەی پێشتر ڕوویانداوە. بەڵێ مرۆڤی ئێمە کە هەتا ئەمڕۆ و بە نزیکەیی لە هەموو کاتێکدا هانای بۆ مادە و بۆ ئامێر دەبرد و هەموو شتێکی بە پێوەرە مادیەکان هەڵدەسەنگاند، لە ئەنجامی ئەو زل لە یەک لە دوای یەکانەی لەلایەن ئەو تابۆیانەوە دەرخواردی درا کە ماوەی 1-2 سەدە ئەم سەری کۆیلایەتی بۆ دانەواندبوون ئەگەر بە شێوەیەکی ڕێژەییش بێت بە ئاگا هاتەوە و دەستی کرد بە بینینی خۆی وەک قوربانی گۆڕانێکی مێژوویی و باوەڕی هێنا بەوەی کە دەبێت شێوەی قوڵی نێوان حاڵی ئێستا و ناوەڕۆکی ڕاستەقینەی خەبات و دڵسۆزی و لە خۆپرسینەوە و فرمێسک بڕ بکاتەوە و بەدەم وتنی هەوڵ، تەوەکل، دامەزراویەوە ڕێگای گرتەبەر. ئیدی ئەو بەم ئاراستەیەدا کە ئەگەر ڕێیەکانیش تەواو ببن هێشتا ڕێبواری و گەشتەکان لە بن نایەن دەڵێت سەیاحەت یا ڕەسوول الله و تا ئەبەد هەنگاو دەنێت. لەم ڕێگایەدا سەرچاوی هێزی لە بن نەهاتووی ئەو بریتیە لە سەر لە نوێ دۆزینەوەی حەقیقەتی ئیمان و هەستکردن پێی لە ویژداندا، گۆشکردنی ئیرادەکەی بە بەندایەتیکردن بۆ خوای گەورە و هەمیشە کراوەبوون بەڕووی مەیلە خێرەکاندا، هاودەم لەگەڵ شعوری ئەحسانێک کە هەموو ڕۆژێک پتر دەبێت هەست بە حەقیقەتی کاتێکی تایبەتم هەیە لەگەڵ خوای خۆمدا بکات و هەمیشە خاوەنی ئاسۆیەکی مێتافیزیکی قوڵ و پەیوەنددار بێت بە جیهانی ئەودی و بە ئەندازەی پرچەکبوون و ئامادەباشێکی لەم جۆرە ئەو تۆوانەی ئەمڕۆ هاوڕێ لەگەڵ نەشوەی عیبادەتدا بە هەر چوار لای دنیادا دەوەشێنرێن، بێگومان ئەو دەمەی وەرزی خۆی هات بە زایاڵەی بەهار سەوز دەبن و بە یەکجار تامی چەندین بەهار دەرخواردی کۆمەلگا غەمگینەکانی ئێمە دەدەن. بەڵێ گرنگترین لایەنی پەروەردەکردنینەوەکانی ئەمڕۆ بریتیە لە خۆشەویستکردنی باوەڕهێنان و زانین و لێکۆڵینەوە و بیرکردنەوە، ئەویش لە ڕێگەی بێدارکردنەوەی مەیلی بیرکردنەوەی سیستەماتی زەکراو لەلایەن و فێرکردنی ئەوەی چۆن لە نێوان دنیای ناوخۆیان و بوونی دەرەشیدا بێن و بچن و چۆن ئاسۆکان و نەفسەکان وەک پەڕە و متاڵا بکەن. هەروەها پێشکەشکردنی ئەم تێبینیە فراوانانە لە ڕێگەی هەندێک دەنگ و وشە وێنەوە بە ئاسۆی تێگەیشتنی ئەوان و ڕزگارکردنیان لە زیندانیە تەسکەکانی لاشە و مسۆگەرکردنی پەیوەندیان لەگەڵ دنیاگەلێکی فراوانتردا. هەروەها بە یارمەتیشتنەوە و فرێدانی چڵک و ژەنجی ناودڵیان پێشکەشکردنی ئەفسوناویترین و بەناسترین چاوەڕوانیەکانی سروشتی مرۆیی بەو دڵانەیان کە مشتاقی ئەو دیوی ئاسۆمرۆییەکانن. ئەمەش دەبێت بە موژدەی دووبارە لە دایک بوونەوەی ئەوان.
خۆی لە خۆیدا ئەو ڕۆحانەی کە بە ئیمان و مەعریفەت و خۆشەویستی خاوێن نەبوونەتەوە و سوچیان بەدەست نەهێناوە هەرگیز پەروازکردنێکی لەم شێوەیان بۆ ئەو دیوی ئاسۆکان بۆ مەیسەر نابێت. نەک هەر نابێت، بەڵکو ڕۆحگەلێکی برسی لەم جۆرە هەمیشە بە هەڵپە دنیاییەکانەوە تێوە دەگلێن. سیستەمی ڕۆحیان دەکەوێتە ژێر فەرمانی میکانیزمی نەفس. ئیتر لەمە بەدووە تەنها دەخۆن و دەخۆنەوە، هەڵدەستن و دادەنیشن و هەمیشە وەک بەندەی زنجیر لە ملی جەستە ڕەفتار دەکەن. لە ڕاستیدا تاکە حەقیقەت کە ئیمان و مەعریفەت و پەیوەندی لەگەڵ خوای گەورە بە ڕۆحی مرۆڤی دەبەخشن خۆشەویستیە. ئەو شتانەش کە ئەمانە ڕای دەماڵن ڕق و قین و خاڵە لاوازەکانن. بەڵێ، ئیمان و مەعریفەت و خۆشەویستی مرۆڤ لەگەڵ سەرجەمی بووندا یەکانگیر دەکەن و لە هەمان کاتدا لە ئازار و ژانی زۆری ڕزگاری دەکەن و تەنیایی و نامۆیی نێو دنیای ناوەکی خۆی بە ئیکسیری هاودەمی لەگەڵ خوای گەورە دەتوێنەوە و ژیان دەگۆڕن بە چێژ و لەزەت و کاسە لەسەر کاسە پێشکەشی دەکەن. ئەو نەوانەی ئابەم ئامادە باشیەوە پێدەنێنە داهاتوو کۆچ بۆ هەموو لایەکی دنیا دەکەن و هاوڕێ لەگەڵ ئەوینێکی قوڵ و شەوقێکی فراوان و بێگومان بێ ئەوەی بەرامبەر کارەکەیان یان سوود و بەرژەوەندیەکان بە خەیاڵیاندا بێت دەرگا لەسەر ناوبانگ و پلە و پایە بە تەواوەتی دادەخەن و بە مەبەستی سەرخستنی هەموو مرۆڤایەتی بە پلەکانی کەماڵدا بەرگەی سەختترین بارودۆخەکان دەگرن و شان دەدەنە بەرگرانترین کاروبارەکان و پاشان بێ ئەوەی ئاوڕ لە دواوەیان بدەنەوە دەڕۆن بۆ جێگایەکی تر. ئەمانە لەو شوێنانەدا کە ڕووی لێ دەکەن ئەگەر باسی دینیش نەکەن و دینداریش نەهێننە سەر زمان، بەو ڕێز و شکۆ و سامەی کە لە ڕەفتارەکانیان دەڕژێت بۆ یاخی ڕۆحی خۆیان دەسوون لە گشت چاو و دڵێک و پەیوەندی لەگەڵ هەر کەسێکدا بگرن لە بری ڕاستی ڕێژەیەکانی مادەی ڕەهەنتەسک دەیانکەنەوە بەڕووی ئاسۆفراوان و دەوڵەمەندەکانی معنادا و لە هەمان ئەم دنیایەدا دەگەن بە فراوانیەک کە خەیاڵ دەبەزێنێت و سەڵتەنەتێک کە وشە و دەربڕین لە ئاستیدا دەستەوەستانە.